بە پێچەوانەی ئەو ئازادیەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بانگەشەی بۆ دەکەن. گرتن و ئازاردانی ڕۆژنامەنووسان لە کاتی خۆپیشاندانەکان بۆتە دیاردە و میدیاکارانیش نازانن پەنا بۆ کێ بەرن. ڕۆژنامەنووسان باز لەوە دەکەن لەگەڵ ئەوەی کارەکانیان لە چوارچێوەی یاسادایە، بەڵام مامەڵەی هێزە ئەمنیەکان خراپ و ناتەندروستە لەگەڵیان و لە هەرێمی کوردستان کار بە یاسای ڕۆژنامەنووسان ناکرێت. بەداخەوە ئێمەی ڕۆژنامەنووس کاری یاسایی خۆمانەکەین لە چوارچێوەی یاسای کاری ڕۆژنامەگەری ڕۆژانە کاروبارەکانمان ڕاپەڕێنین، بەڵام بەداخەوە مامەڵەی هێزانیەکان مامەڵەیەکی تەندروست نییە لەگەڵ ڕۆژنامەنووسان، چونکە ئێمە نەهاتوین ئاژاوە بگێڕین و ئاژاوە گێڕبین، ئێمە هاتوین ڕۆماڵی دەنگی ناڕازی خەڵک بکەین. سندیکایەکی ڕسمیەیە کە سندیکای ڕۆژنامەنووسانە باجی سندیکامان هەیە و لە پەرلەمانی کوردستان یاسای ژمارە 35 کە لە ساڵی 2007 دەرچووە تایبەتە بەکاری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری، یعنی بەپێی یاسا ئەو کاری ئێمە ڕێکخراوە، بەڵام بەداخەوە ینی ئەو لێکتێ نەگەشتەی کە بەردەوام هەیە لە نێوان ئێمە هێزانیەکانە بەردەوام لە سەرجەم خۆپیشاندانەکانە دووبارەیە بێتەوە. ڕۆژنامەنووس ئەزیەتە کرێ، ئازارە درێ، فەرموو ئەوە تا ڕۆژنامەنووسمان دوو ڕۆژە گیراوە بێسەر و شوێنە نازاندرێ. یعنی کاتێکدا کە کارزان و گۆران ناسنامی ڕۆژنامەوانی و باج لەسەر دەستگیرکردنی دوو ڕۆژنامەنووس کە دانەیەکیان لە کەناڵی ئاسمانی پەیامە، بەشێک لە ڕۆژنامەنووسان و پەیامنێرانی سلێمانی پەیامێکیان ئاڕاستەی لیژنەی باڵای ئەمنی و سندیکای ڕۆژنامەنووسان و سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە ڕۆژنامەنووسان کرد. ئێمە وەکو ڕۆژنامەنووسانی شارەکە و دوور لە هەر بیر و ڕاو ئایدیایەک و بە لە بەرچاوگرتنی دۆخی ئێستای هەرێمی کوردستان و مافەکانی مرۆڤ لە هەرێم ئاگادارین لە کاتی ڕووماڵی خۆپیشاندانەکانی سلێمانی بەشێک لە چالاکوانان و پەرلەمانتاران و هەروەها هاوڵاتیان و دوجار ڕۆژنامەنووسان لەلایەن ئەو هێزانەی کە لەوێ بوون دەستگیر کراون. ئەمە لە کاتێکدا کە کارزان و گۆران ناسنامی ڕۆژنامەوانی و باجی کارکردنی کەناڵەکانیان پێبووە و تەنها بە مۆبایلەکانیان ویستویانە وەکو ڕۆژنامەنووسێک ڕووماڵی خۆپیشاندانەکان بکەن. ئێمە وەکو ڕۆژنامەنووسان و هەروە پەیامنێرانی سلێمانی لێرەوە داوا لە سەرجەم دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان و بە تایبەت پارێزگاری سلێمانیش دەکەین بە زووترین کات کارزان تاریق و گۆران محەممەد ئازاد بکرێن و چونکە ئەوان بە ئەرکی میدیایی خۆیان هەستاون و بەپێی یاسا ئەوەش کە کردویانە لە ئێستادا تاوان نییە تاکو لەسەری دەستگیر بکرێن. بەڕاستی ڕێنماییمان دەیانجا ڕێنمایی سەرۆکی لقی سلێمانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئاماژە بەوە دەکات چەندین جار ڕێنماییمان بە ڕۆژنامەنووسان داوا کە هێلەکی تایبەتی سندیکا لەبەر بکەن و پەیامێکیش ئاڕاستەی هێزە ئەمنیەکان دەکات. لە کاتی هێمنی و ئاسایشە هیچ کێشەیەک نییە، ڕۆژنامەنووس ئەڕوا ڕووماڵی خۆیەکە و یێتەوە، بەڵام لە کاتی پشێویەوەکو ئەم هەفتی ڕابردووی کە ڕوویا لێرە بەڕاستی ڕێنماییمان دەیانجا ڕێنماییمان بۆ دەرکردون، کەلوپەلمان بۆ دابشکردنی ئێلەکمان بۆ یاون بە دروستکردن کە لە پشتی نووسراوە پرێس لە پێش نووسراوە سلێمانی ئەمە ئەو ڕۆژنامەنووسانن کە کاری ڕۆژنامەنووسی ڕسمیەکەن، بەڵام کە ڕۆژنامەنووس پابند نەبێ پێوی ئێمەش پۆلیس ئەڵێ نازانین کامە ڕۆژنامەنووسە و کامە کار بۆ سۆشیال میدیا و ئەکاونت و پیجەکەی خۆیەکە. ڕوویدەم ئەکەمە هێزەکانی ناوخۆش تکایە حساب بۆ ڕۆژنامەنووس حسابی جیاوازی بۆ بکەن لەگەڵ ئەو هاوڵاتی کە ڕۆژنامەنووس نییە. ئەمان ڕاستە ناناسێنەوە باجیان لە من نەکرد و هەنێکیان، بەڵام خۆ ئەکرێت کە دەستگیر ئەکرێن کە ئەڵێ ڕۆژنامەنووسم کە باجی سندیکا ڕۆژنامەنووسانی پێبوو حسابەوەی بۆ بکرێت کاری ڕۆژنامەنووسی. تەنها لە ماوەی هەفتەیەکدا و لە ئاکامی خۆپیشاندانەکانی سنووری پارێزگای سلێمانی 25 حاڵەتی توند و تیژی دژ بە ڕۆژنامەنووسان تۆمار کراوە، وەکو دەستگیرکردن و لێدان و توند و تیژی و دەست بەسەرداگرتنی کەلوپەلی ڕۆژنامەوانی. ئەوە جارێکی تر دەسەڵاتدارانی هەرێم دەخاتە ژێر پرسیارەوە کە هیچ کاتێک ئامادەنین ڕێز لە کاری ڕۆژنامەنووسان بگرێن. ئەردەڵا محەممەد، کەناڵی پەیام، سلێمانی.